ئەمڕۆ کە سێم ڕۆژی کۆنگرەکەیە هیوادارم وەکو چۆن لە دوو ڕۆژی ڕابردوو زۆر بە سەرکەوتووی و بە یەکڕێزی و یەکدەنگی کۆنگرەیەکی سەرکەوتومان بەڕێکرد. ئەمڕۆ کە قۆناغی کۆتاییە بۆ دەنگدان بە ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکەمان، پێم وایە ینی ئاستی وشیاری کادیرانمان و تێگەیشتنیان لە ئاستێکدا دەتوانن سەرکردایەتێکی گونجاو و پێویست بۆ بەڕێوەبردننی داهاتووی حیزبەکەمان هەڵبژێرن. هیوادارم ئەم قۆناغەی کە زۆر کەس پێیان وابوو ناتوانین بە سەرکەوتوی کۆنگرە بەڕێکەین بە پشتیوانی هەموو ئەو سەرکردایەتی کە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی هەیبوو و ئەو کادیرە پێشکەوتوانی ئێستا دیاریکراون بۆ کۆنگرە تواندرا کۆنگرەیەکی هەم سەرکەوتوو هەم زۆر بە ئارامی و کۆتایەکی سەرکەوتوو دەبێ و دەتوانین ئەم حیزبە بۆ پێشۆ بەرین و نوێی بکەینەوە. دامانی کۆنگرە بە حەماسێکی زۆر باش بە هەستکردن بە بەپرسیارەتێکی باشەوە لە چەند ڕۆژی پێشوە کۆنگریان بەڕێکرد. ئومێد دەکەم ئەم ڕۆژ بە هەمان شێوە بە هەمان بیرکردنەوەی قۆڵ و بە هەمان حەماسیەتەوە ئەم ڕۆژ بەڕێ بکەن. خۆشحاڵانە کۆنگرەیەکی سەرکەوتوو کۆنگرەی چوار ئەمڕۆ بە کۆتایی دێت کە بە هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی ئەم کۆنگرە بە کۆتایی دێت و وە کۆنگرەیە کە بە تەواوەتی لە ئاستمۆحی سەرجەم کادیران و گەنجان و ژنان و بنکەی جەماوەریەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو. خۆشبەختانە لەم کۆنگرەیەدا پێگەیەکی باشدرا بە هەم گەنجان هەم بە ژنان کە بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵیە بۆ سەرجەم لایەنگران و کادیران یەکێتی نیشتیمانی کوردستان. هیوادارین سەرجەم ئەندامانی کۆنگرە متمانەی تەواوەتی خۆیان ببەخشن بە جیلی نوێ و بە فکری نوێ و بە ئەندامە نوێکار. ئەمڕۆ پێم وایە دوار ڕۆژی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو لە شیعاری کۆنگرەکەش دیارە شیعاری ئەم کۆنگرەیە نوێبوونەوەیە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش خۆ دەزانی هێزێکی سەرەکی و نەکتەنها لە کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش و یەکێکە لە ئەو هێزانەی کە بەشداریەکی بەرچاوی هەیە لە تەنانەت ڕێکخراوی سۆشیال دیموکراتەکانیش و ئەم کۆنگرەیە جیاواز لە کۆنگرەکانی تر بەڕاستی لە غیابی جەنابی مام جەلالە و وەکو خۆشت ئاگاداری هەتا ئێستا کۆبوونەوەکانی کۆنگرە زۆر بە باشی ڕۆشتۆ بڕێوە و هەموو ئەندامانی کۆنگرە هیوادارین کە ئەم کۆنگرێ بێتەوە مایەی یەکخستنەوەی هەموو هێزەکانی ناو یەکێتی و بە ئاراستەی ئەوەی کە دیسانەوەی یەکێتی نوێ بکرێتەوانێ هەیکەلێت و پەیکەری دامەزراوەکانی ناوێشێتی ڕێک بخرێتەوە لەسەر ئەساسی پێداویستەکانی ئێستەی خەڵکی هەرێمی کوردستان. سەرکەوتنی ئەم کۆنگرەیە و سەرکەوتنی یەکێتی تاکە ئاواتی هەموو تاکێکی یەکێتیە بە تایبەت ژنان چکە ژنان ڕەنبی هیچ کات لەگەڵەوە نەبن کە کێشە یاخود شتێک دروست بکەن کە بێتە مایی سەر نەکەوتنی ئەم کۆنگرێ. ئێستاکە کۆنگرەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی ڕێکارێکی یاسایانە بەڕێوە دەچێت. ئەمڕۆ سێمین ڕۆژی کۆنگرەیە لەم ڕۆکەدا ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵدەبژێردرێ. بە دڵنیاییەوە کۆنگرە پرۆسەیەکی زۆر گرنگە لە ژیانی سیاسی هەموو حزبێک هەموو ڕێکخراوێک چکە تۆ لە کۆنگرەدا دەتوانی کۆی بەرنامەکانی داهاتوو گفتوگۆ لەبارەوە بکەی، کارەکانی ڕابردوو هەڵبسەنجێنی، خوێنی تازە، عەقڵی تازە، هێز و وزە و توانای تازە بینە سەرکردایەتیەوە. ئەوەی تاوەکو ئێستا کە ڕۆیشتووە بە شێوەیەکی زۆر باش ڕۆیشتووە. ئومێدەوارم کەوە ئەمڕۆکەش بە شێوەیەکی سەرکەوتوانە کارەکانی تەواو بکاتن. بە دڵنیاییەوە ئەم کۆنگرەیە دەبێتە جەورێک لە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەدەستهێنانەوەی متمانەیەکی باشتر بۆ خەڵکو و بۆ جەماوەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەتوانم پێو بڵێم لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کەم هێز هەبوو وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کە ڕابەرە گەورەکەی کۆچی دوایی کردبێ ئاوا بە سەرکەوتووی توانی بی کۆنگرە بەستێ و بە سەرکەوتویش لەم کۆنگرێ بێتە دەرەوە و بۆ پێشەوە بەرەو سەرکەوتنی زیاتر. کۆنگرێ بۆ نوێبوونەوەی یەکێتی بۆ دروستکردنەوەی یەکێتی بۆ ڕێخستنی هەموو ڕیزەکانی و بەڕاستی ئیشەڵا کۆنگرەیەکی سەرکەوتووە بێت. پیرۆزبایی لە هەموو هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم، پیرۆزبایی لە ڕوحی پاکی بەڕێز مام جەلالەکەم. کۆنگرەی چوارەممان
تاکو ئەم دقیقەیە بە باش بەڕێوە چووە. ئەمڕۆ ماوە کە ڕۆژی دەنگدان و جاکردنەوەی دەنگەکان و دیاریدانی ئەو کەسانێک کە دەردەچن بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی. تا ئەم دقیقەیە یەکێتی توانیوێتی ئەندامانی کۆنگرە توانیویانە بە ڕوحێکی هەواڵانەی دڵسۆزانەی ملتەزم کاروبارەکانی کۆنگرە بەڕێوە ببەن. هەمومان دڵمان بە کۆنگرە خۆشە، چاوەڕوانی ئەنجامەکانیش ئەەکەین کە باشترین ئەنجامی لێ بکەوێتەوە. ئێمە دەمانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان پێشخین باشکەین، دەمانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو بنەمایانەی کە بەڕێز مامجەلال و دەستەی دامەزرێنەر لە ساڵی 1975 یەکێتیان دامەزراندووە ئەو بنەمایانە توندکەینەوە پتەوکەینەوە باشیان کەین پێشیان خەین کە بە شێوازێکی وە لەگەڵ هەلومەرجی ئەم عەسرە بگونجێ و هەروەها بتوانین ئەو بنەمایانە بکەینەوە بە بنەمای پێشکەوتنی فکر. دڵخۆشین چونکە بەڕاستی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوار کۆنگرەیەکی زۆر موفق و چاک و سەرکەوتوو بۆ هەرچەندە مام لە ناومان نەبوو، بۆیە هەمومان لە جۆدی ئەوەیە بووین کام کۆنگرەیە سەرخین و لە هەمان کاتە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو خەڵکی کوردستان پێویست بوو، بۆ ئەوە پێویست بوو کە بتوانێت بابەتی دیموکراتیەت لە کوردستانە بچەسپێەوە تەوازنی هێز لە ناوچەکەیە ڕابگرێ. بۆیە من دڵخۆشم بۆی کە کۆنگرەیەکی مۆفق و سەرکەوتووە. پەیامی ئێمە و ئەندامانی کۆنگرە پەیامی سەرکەوتنە. کۆنگرەکە لە کەشەوایکی زۆر دیموکراسی و ئیجابیا ڕۆشتووە. کۆنگرەیەکە هەموو یار و نارەکان چاویان لەسەرا، یارەکانی یەکێتی دڵخۆشن بەم کۆنگرەیە. ئێمە بەداخەوکە ئەم کۆنگرەیە جەنابی مامجەلالمانتیانێ، بەڵام ڕۆح و سایه و سێبەری ڕێبازی فەلسەفەی فکری ئامۆژگارەکانی لە ناو دڵ و دەرونی هەموو ئەندامانی کۆنگرایە. هەموو ئەندامانی کۆنگرا بە بیرێکی فراوان، بە ئاسۆیەکی گەشت، بە دووربینێکی قوڵ بۆ داهاتوو ڕۆژەکانی کۆنگرە بەڕێوە بن. من مژدە بە هەموو گەلی کوردستانێ، بە هەموو شتێکانەیەم کۆنگرا بە سەرکەوتی کۆتاییە دەستەیەکی باش بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەردوو ناوەکە، لەنەوەی جیلی یەکەمی شۆڕ، جیلی دووەمی شۆڕ، جیلی سێمی شۆڕژ. هیوادارم دەرەچێت ئیشەڵا دەریژەچێ ئەم جیلە ئەبنە هەوێنێکی باش بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو بەهێزی و بەرەو گەورەی بەرەچووکە کوردستان پێویستی بە یەکێتیشی بەهێزە. ئەوەی کە قورس بووە، ئەوەی کە گران بووە، زۆر بەباشی تێپەڕیوە و ئومێدێکی زۆرمان هەڵچنیوە. لێرەوە ئێمە مژدە ئەدێنە کە سوکاری شەیدان، مژدە ئەدێنی هەموو یەکێتیەکان کە یەکێتیەکەی ئەمڕۆ لە یەکێتیەکەی پار و پێرار ناچێت. ئێمە بە یەکێتیشی نوێەوە بێگومان بە نوێبوونەوە ئەچینێ دەرەوە. ئەمڕۆژ دەنگدانە بۆ ئەندامانی ئەنجومەنی گشتی کە ئەنجومەنی گشتی سەرکردایەتی. ئومێدەکەین ئەو کادرانە سەرکەون کە بەڕاستی سەرکردن و لە سەری ئەوانە کردە هەیە. ئومێدەکەین کە یەکێتی ببنەوە قۆناغێکی نوێ کە لە ئاستی خواستی خەڵکا بێ، لە ئاستی ئەو قۆناغەدا بێ کە ناوچەکە پێداتی ئەپەڕێەوە، لە ئاستی هیوا و ئاواتی گەلەکەمان نابێت. ئومێدی سەرکەوتن بۆ کۆنگرە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەخواستم و لێرەوە پەیام ئەدەم بە ڕۆحی مامجەلالی هەمیشە ڕابەرمان کە یەکێتیەکەت هەمیشە نوێ ئەبێتەوە و یەکێتیەکە لەسەر تێز و فکری تۆ ئەڕوا بەڕێوە. یەکێتیەکەی جەنابی مام و یەکێتیەکەی شاخ و یەکێتیەکەی شار و یەکێتیەکەی ڕاپەڕین و خەباتی دیموکراتیە بێت. دوو ڕۆژی ڕابردوو بەڕاستی زۆر سەرکەوتوو کارەکانی بەڕێوە چوو، کارەکانی چوارەمی کۆنگرە. ئومێد دەکەین ئەمڕۆ کۆتایی پێبێ. کۆنگرەیەکی زۆر سەرکەوتوو بوو بەڕاستی، یان لە چاوەڕوانی خۆشمان زیاتر بوو سەرکەوتنەکە. دیارە ئەمەش بە هەوڵ و هیمەتی بەشدارانی کۆنگرە و هەواڵانی ئەندامی کۆنگرە بوو بە هەستکردن بە لێپرسراوەتی بۆ پەرۆشی بۆ بەرژەوەندی یەکێتی و میلەتەکەمان. پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگریان لێ دەکەم، هەلە ئێستاوە پیرۆزباییان لێ دەکەم و پەیامی من تەنها ئەوەیە بۆ ئەندامانی کۆنگرا کە بە ویژدانەوە بستنە سەر سندۆقەکانی دەنگدان و سەرکردایەتێک هەڵبژێنن کە لە ئایندەدا خزمەتی کوردستان و
خزمەتی گەلی کورد بەگشتی و خزمەتی کەسوکاری شەهیدان بە تایبەتی لە ناوێچێتی نیشتیمانی کوردستاندا بکەن و سڵاوش دەنێرم بۆ ڕوحی پاچی مام هەلێرەوە بە بۆنەی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروشمی نوێ بوونەوەیە ئەو دروشمەیە کەم جەنابی مام جەلال هەمیشە بانگشەی بۆ دەکرد و کە ئێمەی فێر دەکرد کە ئەبێ یەکێتی لە قۆناغێکەوە ببین بەرەو قۆناغی گەشەکردن و نوێ بوونەوە. برو سیامین روژا کنگره چاره یکیتی نیشتیمانی کوردستان تقریبا امریکا قوناغا اخیره قوناغا هەڵبژاردنە ئەنجومەن سەرکردایەتیە گەلە لاو ڕێبەچیتن و ئومێدە ماوە کە ئەف کنگره نوبینەوە یەکیتی نیشتیمانی کوردستان بیتن و یەکڕێزی و ڕابینەوە زۆر جوان ڕێبەچیت زۆر ڕێک و پێک ئەو کنگرە ڕێبەچیت. ئێمە ئەمڕۆ لە سێم ڕۆژی کۆنگرەدا پەیمان دووباتەکەینەوە بۆ جەنابی مام جەلال و بۆ شەیدە سەربەرزەکانمان کە بە ڕۆحێکی نوێەوە بەشداریەکەین لە پرۆسەی هەڵبژاردن بۆ هەواڵانمان لە ئەنجومەنی گشتی سەرکردایەتی و خوێنێکی نوێ و بەرجێکی نوێ ئەکەین بێشێتە و ئەمڕۆ زەمیری خۆمان متاحەکەین و هەندێک لە ئەو هەواڵە بەڕێزانە سەرخێن بۆ ئەنجومەنەکە و سەر لە نوێیەکێتی نوێەکەینەوە و یەکێتێکی باش و یەکێتێکی مۆدەرن واکەین کە لەگەڵ سەردەما بگونجێت و ئینشاءڵڵا هەموو گرفت و کێشەکان چارەسەر بێ و بەرەو نێبوونەوە و گۆڕانکاریی گەورە. پیرۆزبایی لە تەواوی هەواڵانی خۆشەویستەکەم لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی دێرینیەوە تاکو ئێستاش مامۆستایانی ئاینی زۆری لەگەڵدا بوونە و گرنگێکی باشی بە ئاینی ئیسلام داوە و ئێمەش وەکو مامۆستایەکی ئاینی کە بەشدارین لە کۆنگرەی چوارەمی ئەندامین لە کۆنگرەی چوارەمە بێگومان ئازادی و ڕادەربوونی چاکمان بینی وە بەرامبەر بە کۆنگرە. ڕۆ بە خۆشحاڵیەوە کە سێمین ڕۆژی کۆنگرەی چوارەبینی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە جوش و خڕۆشێکەوە هەروەکو یەکەم ڕۆژ سەرجەم ئامادەبووان و ئەندامانی کۆنگرە ئامادەین لێرە بۆ ئەوەی کەوە قۆناغێکی تری کۆنگرەکە بەسەرکەوتووی بەڕێ بکەین کە ئەویش هەڵبژاردننی دەستەی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیە بێگومان ئەم کۆنگرەیە مایەی سەرەتایەکی نوێیە لە خەباتی ڕزگاری گەلی کورد و بەتایبەتی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەروەکو جەنابی مام فەرموویەتی کە لە کۆنگرەکانە خوێنی نوێ بژێتە ناو جەستە یەکێتیەوانەیە کە ئەمڕۆ لە دەرەنجامی ئەو هەڵبژاردانەی کە ئەکرێ چاوەڕوان نەکرێن هەموو یەکێتیەکان بۆیەکەوە بیری نوێ و وزەی نوێ بێتە ناو سەرکردایەتی ئەم حیزبەوە کە ڕۆڵێکی گەورە بگێڕێ لە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەروەها بەدیهێنانەوەی پێگە و پایەی یەکێتی وەکو حیزبێکی کاریگەر لەسەر ساحەی خەباتی ڕزگاری خوازی لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەشە. بە خۆشحاڵیەوە لە سێم ڕۆژی کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرجەم ئامادە کاریەکان کراوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی تەکنیکیەوە بەمبەستی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی گشتی یاخود سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامان بۆ هەواڵان و بۆ کاندیدان و بۆ کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەری ڕاستەقینەی کەسوکاری سەربەرزی شەهیدان و حیزبی مام و ڕێبازی مام و یەکێتی نیشتیمانی کوردستان بن لە ئاستی بەرپرسیارەتیە بتوانن ئەو گۆڕانکاریە ئەو نوێگەریە ئەو تازەگەریە کە لە حیزبی مامدا هەمیشە لە ڕێباز و فەلسفەی یەکێتی و جەلالیزما هاتوۆتە ئاراوە بچەسپێن ڕێکدانەوەیکی بەرچاوی تیادا بێت و بتوانین بە تەوژمێکی تازەوە بە نەخشەڕێگایەکی تازەوە بە ڕۆیایەکی تازەوە بە استراتیجێکی نوێەوە بتوانین مامەڵە لەگەڵ دۆخی سیاسی ئێستای کوردستان و عێراق و ناوچەکە و سەرجەم ئەو گۆڕانکاریانی کە لە بەردەممانان و بتوانین ئامانجەکانی گەلمان بهێنی نەدی شۆن لە شۆڕشی شاخ بتوانین شۆڕشی دیموکراسی و خەباتی مەدەنی بچەسپێنین بتوانین لە ئاسیا و بەرپرسیارەتی مێژوویا بین کە خراوەتە سەر ئەستۆمان.